چاوەڕێی موژدەی نەسیمم تا لە گوڵشەن دێتەوە. حەمی سڵاو لێ بێم کاتۆ باش بەرهەمی نوێ چی و بەدەستەوە بەنیازی چیت؟ بەرهەمی نوێم هەیە، کۆمەڵی ئاواز هەیە، چەند ئاوازێکی خۆمە و چەند ئاوازێکی هەندێک هاوڕێمە. بەڵام لە ڕاستیە کارەکانم توزی لەوانێک جددی بێت، جیاواز بێت لە کاری هونەرمەندانی تر. نەمەوێت دابشکردنێکی موزیکی جوانی بۆ بکرێ، ئەمەوێت بە ئامێری زیندوو بکرێ، ئەمەوێت لە ستۆدیۆیەکی باشە و بە شێوەیەکی جوان تۆمار بکرێ ئەم گۆرانیانە. ئەمەش بە ڕاستی پارەی تێچێ. من لە ڕاستیە من نامێ ئەو کارە هونەریانێکی یەکەم قازانجی لێ بکەم هیچ، بەڵام من هیچ دەبێت زەرری لێ نەکەم. یعنی تۆ بەخش شتێکی هونەری کارێکی هونەریە بەخشی بە خەڵک، بەڕاستی هیچ منطق نییە لای من پارەی گیرفانی خۆشە خەرچکەیت. لەبەر ئەو کارانە هەروە فڕێم ماون نەبێت، ینی ئێمالم کردوون هیچ چەندیان ناکەم. سیدیەکە بڵاو کردەوە لە ساڵانی ڕابردووە، ئەم سیدیە دەنگانەوەیکی زۆری هەبوو، هەرچەنە کارەکان زۆر جددی بوون وەکو خۆ باسیەکەی، بەڵام دەنگانەوەی زۆر بوو لە ناو خەڵکە. ئایا خەڵک و هونەری کوردی پێویستی بەم کارە جدیانە هەیە؟ بورە یعنی من ناتوانم خۆم کارەکانی خۆم هەڵسەنگێنم، بەڵام ئەوانەی بزانم من چەند مامۆسایەک هێژێک لەوانە عادل حەمە کەریمە هەڵسەنگاندنێکی هونەری و ڕەخنەیی زۆر جوانی بۆ کارەکەی من کرد کە خۆی دیارە بە شێوەیەکی ئەکادیمیش کردی. کارەکانی منیش دکتۆر عەبدوڵڵا جەمال کردوێتی کە ئەویش خۆی هونەرمەندێک عەبدوڵڵا جەمال سەگرمە کە هونەرمەندێکێکە لە ئاستێکی بەرزایە. ئاوازەکانیش زۆربەی ئاوازی خۆم بوون ئەو کارانەکە کراوە، بەڵام من ئەوەی هێندە هەستم پێ کردو، یعنی کاردانەوەیەکی زۆر باشە بۆ چ لەلایەن هونەرمەندانەوە، چ لەلایەن هونەردۆستان و چ لەلایەن خەڵکی ئاساییشەوە. یعنی هەندێک کارم هەیە کە خەڵکانی ئاسایش کە ئەوانەی کە ناتوانم بڵێم ئەوانەی کە مێشتیان بەرە و هونەرێکی زۆر ڕاقی بەرە و سمفۆنیا و سۆناتە و ڕاپسودی و ئەم جۆرەشتانەچێ، ئەوانش تەزەوەقی کارەکانی منیان کردووە. یعنی جا زیاتر هەستم کرد لە هەندێک گۆرانی هەیە کە مناڵ حەزی لێتی، یعنی ئەمە پێوەرێکی هینە بە تایبەتی گۆرانی لێواری شەو هیچەکە لەو گۆرانێنی کە هەستم کردووە مناڵان زۆر حەزیان لێتی. تۆنانووی تو مانگی شێندەی شەوقی مۆمێکی پێماوە. ئەوە کاردانەوەکانەوانی کە من هەستم پێ کردووە. حەمید منێک پرسیارە لێکم ئەمێتی ڕوانی تۆ بزان لەسەر بابەتە وشەی هونەرمەند. ئێستا کەسێک گۆرانیەک بڵاوەکاتەوە یەکەم گۆرانی شێتی پێوترێ هونەرمەند یاخود پێترێ مامۆستا. وشەی هونەرمەند بۆ چێ بەکارێت؟ هونەرمەند تۆ لە هەر بوارێکی هونەریە کار بکەیت، ئیتر کە هونەر چەند فراوانە. ئەوەی کە ئێمە هەستی پێکەین لە زۆر وڵاتی جیهانە ئەدەبیش هەرەچێتە خانەی هونەرەوە، کەواتە شعر و چیرۆک و ڕۆمانیش هەرەچێتە خانەی هونەرەوە، وەکو هونەر پاسەکرێت. هونەر کە تۆ لە بوارێکی هونەرە ئیشەکەیت پێویستە بەوە هەیە لە بوارەکانی تریشە شارەزا بیت. واتە ئەگەر کەسێک موزیسیان بوو پێویستی بەوە هەیە هەست بە جوانی هونەری تەشکیلیش بکە، هەست بە پێکردە، هەست بە جوانی هونەری پێکردتاشین بکە، هەست بە جوانی شعر و ئەدەب بکە، هەست بە جوانی شانۆیی یەکیا سینەمایە هەر کارێکی تر بێ، هەست بە جوانیەکانی ئەمانش بکە. چونکە هونەر پێم وایە کۆمەڵێک جومگەن بەیەکەوە، یەک پارچە نییە بڵێ هەر یەک پارچە ئیختیارەکەم و بەڕاستی چونکە من ئەوی کە ئەیبینم لای ئێمە من ئەوەی بەلامەوە مەسەلەن پێویستە کەسێک لە بواری گۆرانی وتنایە، کەسێک لە بواری گۆرانی وتنە یە گۆرانی ئەڵێت بەڕاستی سێرەکەم زۆربیان هیچ سەلیقەیەکی ئەدەبیان نییە کە مەفروزە زۆر شارەزا بن لە بواری ئەدەبیات و شیعرە بۆ ئەوەی هیچ نەبێ خزمەتی کارەکەی خۆیان بکەن. هونەر دوای ئەوە هونەر بەخشی دائیمیە، بەخشی هەمیشەییە، خبرەیە، کۆبوونەوەی خبرەیە لای ئەو هونەرمەندە، یعنی چەند کاری کردو ئەوەنگە خبرە ئەچێتە سەری کە ئەمەش بە پێچەوانەوە زۆر جار ڕۆیە هونەرمەندمان هەیە بەرهەمەکانی سەرەتایی لە بەرهەمەکانی دوایی باشترە کە ئەمە نازانم ئەم گەڕانەوەی بۆچی ڕوئایات ئیتر بزانە یا دەستکەوتی مادیە یا مەغڕورە یا خۆی بەشتەزانێ. یعنی ئەمەش حاڵەتێکی ترە. من پێ دەڵێم هونەر بە کەسێکە وترێ هونەرمەند کە چێژ لە هەموو بابەتەکان و بوارەکانی هونەر ببینێت، کاریشی لە هەمویا کردبێت،
لە هەموو شارەزایی خبرە و مێژوێکیشی سەرف کرد بێت لەو بوارە. ئەسا کەسانی کە بەندێژیشن پێیان ئەوترێ هونەرمەند بۆیە بێتەمە بێگومان خۆی گۆرانی میلی شتێکی تایبەتیە. من هەرچەنە ئەوانە بە گۆرانی میلی دانانێم شتانێکە ئێستا هەیە بەندێژ شتەکان ئەمە چێتە بابەتی شتێکەوە کە ئەتوانم بڵێم بەداخەوە ئەمە لە ئەنجامەکانی دوای ڕاپەڕین بوو کە ئەویش دیسانەوە خێڵایەتی و دیسانەوە ئەمانە هەتاتەوە پێشەوە ئەو بابەتە ئەم شتانی هێناوە زیندوی کردوێتەوە کە بەندبێژێکە هێنن لە شەوێکە ئەوەی ئەو بەندبێژە لە شەوێکە دەستیەکەوێت هونەرمەندێکی تر لە بڵێم چەندین ساڵ کاری هونەریە ڕوبعی ئەوەی دەست ناکەوێت ئەوەی کە ئەو لە شەوێکە دەستیەکەوێت. کێشەمان نییە چونکە ئەو هونەرانە هونەرێکی مردوون ینی هونەرێکی زیندوونین ینی ئەو شەوە کە تەواو بێ ئەو بەندبێژە ئەو شەوە بۆ بەیانی مردووە ئەو کارە هونەریەکە ئەو کردوێتی گرنگەوەیە کارێ بکەی زیندوو بێت بژی. ئیتر من نازانم من هەر ئەوەم ئەتوانم بڵێم دەتوانم هەندێک جار ناچارە بی قسەی ڕق بکەی بەرامبەر ئەو جۆرە کارانە ئیتر من هەر ئەوەم پێ لەو بارەیەوە.